لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر دیارە لەو کوشتارگەیە ساڵانە ژمارەیەک ئەگجار زۆر سەر ئاژەڵ لێرە سەردەبردرێن جار چ لەلایەن هاوڵاتیانی یاخود چ لەلایەن باڵێن ڕێکخراوەکان بێتن لێرە ئاژەڵەکانیان دێنن بە شێوەیەکی سەردەمیانە و مۆدێرن ئاژەڵەکان سەردەبردر لەم کوشتارگەیە. جام کوشتارگەی ساڵانە ئاماری کاروسالەچەکانی بڵاو دەکاتەوە، ئاماری ئەو ئاژەڵانە بڵاو دەکاتەوە کە لە تێکرای ساڵەکە هاتوونەتە ئەم کوشتارگەی و سەربڕراوە لەگەڵ ئاماری ئەوش بڵاو دەکاتەوە کە چەند سەر ئاژەڵ لە تێکرای ساڵەکە بەهۆی نەخۆشی و ڕەت کراونەوە بۆ سەربڕی من بوو وەگرنی زانیاری لەبارەی ئامار و چالاکیەکانی ئەم کوشتارگەی بۆ ساڵی ڕابردوو هەڵمەتەوە هەمزە بە ڕێبەری کوشتارگەی هاوچەرخی هەولێرم لایە زانیاریمان پێدات کاک هەڵمەت سوپاس بۆ دەرفەتە بەیانتان باش ئەگەر پێیان بڵێ لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر ئاماری ساڵی ڕابردوو چمان پێ دەڵێت چەند سەر ئاژەڵ لە ماوەی ساڵی ڕابردوو کە ساڵ 2024 هاتووەتە ئەم کوشتارگەیە. سلااوتان لێ و بەیانیتان باش بەخێر بن بەنسبەت ئاماری سەربڕینی ئاژەڵ لە ساڵی 2023 وەک بەڕێستان دەزانن دوو زۆر ئاژەڵ لێرە سەردەبڕێت ئاژەڵی گەورە ڕەشەوڵاق ئاژەڵی بچووک واتە مەڕوو بزن ئەوەی کە ئەو ڕێژەیە کە سەر بڕاوە نزیکی 15800 سەر ئاژەڵی گەورە ڕەشەوڵاق سەر بڕاوە لە دوو ساڵی 2024 دو ئاژەڵی بچووک 7980 سەری بچووک سەر بڕاوەتە مەڕوو بزن. ئەگەر بەراوردی بکەین بە پێرار ساڵ واتە مقارنەی 2024 بە 2023 بکەین بەڕاستی ڕێژەکە جێی نیگەرانیە نزیکی 149 دابەزیوە واتە لە ڕێژەی سەربڕینی 149 دابەزیوە. بەڵێ تۆ کاری کەمی ئەو ڕێژەیە چێ بۆچی 2023 زیاتر هاوڵاتیان هاتوونە سەر ئاژەڵەکانی لێرە سەرڕیە و بەراورد بە ساڵی پار ڕێژەکە زۆر وەکو جەناب باز دەکەی ڕێژەکەی کەم بووە. خۆی خاڵی هەرە گرنگ لە دابەزینی ڕێژەی سەربڕین کەمی خواستی خواردن بووە لەسەری نەک کەمی خواست لەسەری خەڵک کەمتر خواردوێتی لە بەڕێوەی خاڵی هەرە گرنگ ناجێژیری لە بارودۆخی هاوڵاتیان و موچەوەک بە ڕێزیشتان ئاگادارن هاتن موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر فرۆشی گۆشت کرد نەک لەسەر خواستی خواردن لەسەر فرۆشی گۆست کە کەم بوو. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم لە ساڵی ڕابردوو بەهۆی گرانی نرخەکەیەوە دیسان خەڵک زیاتر ڕووی لە گۆشتی بەست و بەدیلی گۆشتی سوور کرد ئەوە خاڵێکی تر بوو. خاڵێکی تر بەڕاستی کەمبوونەوەی ئاژەڵ لە مەیدانی ئاژەڵان تا 2 مانگ بەر لە ئێستا واتە هۆکارەکان زۆرن کە ڕێژەی سەربڕین دابەزیوە. ئەگەر باسیەوە مۆکەی پێش سەربڕینی ئاژەڵ کە دێتە کوشتارگەیە ئێوە پشکنینی بۆ دەکەن بۆ ئەوەی پشکنی تەندروستی دەردەچی ئایا هیچ ئاژەڵێک بووە کە لەم ساڵی ڕابردوو ینی بەهۆی نەخۆشی و ڕەتکرابێتەوە؟ بەڵێ خۆی 16826 کیلۆ 16826 کیلۆ ئەوەی لە پشکنینی پزیشکی دەرنەچووە ڕەت کراوەتەوە بە گۆشت. ئەتە خۆی ئێمە دوو جۆر پشکنین دەکەنەوە پشکنینانە پێش سەربڕین بەڵێ 1110 ئاژەڵیش بە زیندویەتی ڕەت کراوەتەوە هەر نەشیاوە بۆ سەربڕین ئەوجاوی ئاژەڵی مێ بووە بە کەڵکی زاوزێ ما بووە ئەوەی ئاژەڵی نەخۆش بووە لەلایەن پزیشکانی ڤێتێرنەرەوە بەر لە سەربڕین ڕەت کراوەتەوە. بەشێکیشی جارێکی تر دوای ئامادەبوونی گۆشتەکە لەلایەن پزیشکانەوە جارێکی تر پشکنی تەندروستی بۆ دەکرێت بە تاکید ئەوەی نەشیاو بێ بە خواردن ڕێگە نادرێت ببردێ بۆنە. بە تاکید لێرە دوو زۆر فلتەر دەکرێت لەلایەن پزیشکانی ڤێتێرنەریەوە هەم بەر لە سەربڕین هەم دوای سەربڕینیش. یعنی ئەو گۆشتێک کە لە کوشتارگەی هەولێرەوە دەستەنەوە بازاڕەوە شیاو بۆ خواردن و هیچ کێشەیەکی تەندروستی نییە. بە تاکید تەنانەت یەک بەشی کەمیش چیلۆیەکیش دەرناچی بەوەی پشکنینی پزیشکی تەواوی بۆ نەکرێت لە کاتێک گەر لە دەرێ بواە لە ئاژەڵێک لە دەرەوە سەربڕێ بە تاکید پشکنینی پزیشکی بۆ ناکرێت دوورە لە چاوی پزیشکانی ڤێتێرنەری ئەگەر گۆشتەکەش تەندروست بێ بەڵام خەڵک دەکەوێتە شک و گومانەوە بەداخەوە لێرە و لە وێژ دەبینین کە سەربڕینی بەسەر پێچی دەکرێتن لە دەرەوەی کوشتارگاکان. پرسیار لە ماوەی ساڵێن ڕابردوو دیاردەی سەربڕینی ئاژەڵ لە کۆڵان و گەڕەکان هەبوو لە شاری هەولێر ئێستا کە ئەو دیاردەیە بە گوێری زانێرەکانتان ینی کەم بووتەوە؟ خۆی کەم بۆتەوە بەڵام هێشتان هەر دیاردەیە حاڵەت نییە واتە هێشتان هەر ڕێژەی سەربڕین زۆرە لە کوچە و کۆڵانەکان لە کاتە جیاوازەکان هەرچەندە لێژنەکانی قایمقامێت بە سوپاسەوە بە بەردەوامی بە دوواداچوون دەکەم بەڵام بە گۆڕینی کاتەکان بە گۆڕینی شوێنەکانی سەربڕین
بەڕاستی کۆنتڕۆلکردنیان ڕەنگە سەخت بێت. سپاس دەکەم هەڵمەتەمزە بە ڕێبەری گشتارگەی هاوسەرخی هەولێر ئاکەم ئەوە تاویزانێرەکان و لەبارەی ئاماری سەربڕین ڕێژەی سەر ئاژەڵ چگە سەر ئاژەڵی گەوری ئاخوچە لە کوشتارگەی هەولێر لەگەڵ ئەوەی کە بەڕێبەری کوشتارگەی هەولێر ئاماژەوەدا کە چەندین سەر ئاژەڵیش بەهۆی نەبوونی مەرجە تەندروستیەکان لە کوشتارگەی هەولێر ڕەتکراوەتەوە.